ئەم کاتتان باش بینەرانی هێژای فریدۆم تیڤ بە ئاکتوێلێکی تر پێگەشتینەوە. ئەمڕۆ ئاورێک دەدەینەوە لە هەڵبژاردنەی ئێران کە ئێستا لە بەڕێوە چووندایە و لە هاوکاری هاوکارانم چەند تەلەفۆنێکمان بۆ ئامادە کردوون و ڕاو بۆ چوونی چاودێرانی سیاسی لەسەر هەڵبژاردنەکە وەرەگرین و هەروەها هیوا خەتیب هونەرمەند لە ستۆدیۆ میوانمان دەبێت. هەروەک دەزانن ئێستا لە ئێرانە هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەنجومەنی شار و گوندەکان بەڕێوە دەچێت و لە شەوی ڕابردووشەوە هەموو جۆرە پرۆپاگەندەیەک بۆ کاندیداکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران قەدەغە کراوە. لایەنە کوردیەکانیش بانگ لە خەڵک دەکەن هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆمارە بایکۆت بکەن. شەوی ڕابردوو بانگەشەی هەڵبژاردنەکانی 12یەمین خولی هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری و 5یەمین خولی هەڵبژاردننی ئەنجومەنی شار و گوندەکان کۆتایی هاتوو. ئەمڕۆ هەڵبژاردن بەڕێوە دەچێت. بە گوێرەی ڕاپرسیەکان و هەروەها کەش و هەوای 3 هەفتەی ڕابردوو لە چوارچێوەی پرۆپاگەندەی کاندیدەکاندا پێشبڕکەی سەرەکی لە نێوان حەسەن ڕۆحانی کاندیدی ڕێفۆرمیستەکان و ئیبراهیم ڕەیسی کاندیدی محافزکارەکان دەبێت. ڕخنەی ئەو دوو کاندیدە لە ڕۆژەی ڕابردوودا لە یەکدی تا ئاستێک توند بۆتەوە کە هەندێک جار شێوەی بێڕێزیکردن و سوکایەتی بەخۆی گرتووە و ئەمەش بۆتە هۆی نەڕەزایی دەربڕینی سەید عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران کە کاندیدەکان پێویستە سنوورەکان بپارێزن و ڕێزی خەڵکی بگرن. جگە لە دوو دەستەی لایەنگری ڕێفۆرمیستەکان و محافزکارەکان ژمارەیەکی زۆری خەڵکی ئێرانیش ئەو هەڵبژاردنە بایکۆت دەکەن چونکە پێیان وایە هەڵبژاردنەکە دیموکراتی نییە و کاندیدەکان بە هەزاران چاودێریەوە دەپاڵێورێنن و نوێنەری ڕاستەقینەی ڕەوتە سیاسیەکان و فکرەکانی ئێران تێدا جێناگرن. ژمارەی هەموو ئەو کەسانەی لە ئێران دەتوانن دەنگ بدەن نزیکەی 55 ملیۆن کەس مەزەندە دەکرێت و بۆ دەنگدانی ئەو ژمارەیە 63500 بنکەی دەنگدان لە سەرتاسەری ئێران دابین کراوە. وەزارەتی ناوخۆی ئێران ڕایگەیاندبوو کە ئەنجامی ئەم خولەی هەڵبژاردن پاش کۆتاییاتنی ژماردنی هەموو دەنگەکان و ڕاستەوخۆ ئاشکرا دەکرێت. بەڵام پاشان ئەنجومەنی چاودێری بەسەر دەستوری ئێراندا ئەو بڕیارەی هەڵوەشاندە و ڕایگەیاند کە ئەنجامی ژماردنی دەنگەکان دەبێت بەرەبەرە بە ژماردنی هەر سندووقێک بە خەڵک ڕابگەێنرێت. شایانی باسە کۆدار و پەژاک و کەژار و کەجەرەش لە میانی ڕاگەیاندراوێکی هاوبەشەوە هەڵبژاردن لە ئێران نادیموکراتیک بەناو دەکەن و بانگەوازیان بۆ گەلی کورد ژنان و جوانان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان کردووە کە هەڵبژاردننی سەرۆک کۆماری بایکۆت بکەن. هەروەها کۆنگرەی نەتەوەی کوردستانیش هەڵبژاردننی ئێرانی وەکو شانۆ بەناو کردووە و بانگ لە خەڵک دەکات نەچنە سەر سندوقەکانی دەنگدان. بەڵێ بینەرانی هێژای ئێستاش بۆ شرۆڤەی زیاتری بابەتی هەڵبژاردنەکان دەچینە لای یوسف سوڵتانی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پەژاک لە ئەوروپا کە لە ڕێگەی تەلەفۆن لەگەڵمانایە. ئەم کاتت باش بەڕێز یوسف سوڵتانی؟ کاتتان باش. بەڕێز یوسف، ئێوە دوایین بارودۆخی هەڵبژاردنەکانی ئێران چۆن شرۆڤە دەکەن؟ بەێ هەڵبژاردننی ئێران بەڕاستی لە ئەرزی 30 و چەند ساڵ هیچ گۆڕانکاریەکی تایبەتی تێدا نییە. هەرچەند ئیستا ئێمە بڵێن دوو جناحی لە ناو ڕژیم بە یەکتر تۆهمەت لێ دەدەن و هەوڵ دەدەن هەر کامیان بخۆ بێنەسێ. من پێم وایە زۆربەی ئەو سناریۆنەی بخۆی یەک جور بڵێن تئاتری کە ئەوانە چی دەکەن کە بتوانن خەڵکێکی زۆر بەشداری هەڵبژاردن بکەن، وەلی هیچ کام لەوانە ناتوانە گۆڕانکاری لە ژیانی خەڵکدا بێنە پێش. تا ئێستا نیشانداوە چه ئیسلاح تەلەبی چه ئوسولگرایی هیچ کاری بۆ خەڵکی هەژا و خەڵکی زەحمەتکێش و مڵەتەکانی ناو ئێران ناکەن. ئەوانە هەردوو جناحی فقط یەک تشتە پارێزن ئەوی سیستمی فکری خۆیانە. یەک سری اختلافاتی جزئی ممکنە هەیە، هەر بەخاتری ئەوەیە کە ئەو هەڵبژاردنە هیچ نەتیجەیەکی بۆ خەڵک نییە
بۆ ژیانی ئایندەی خەر نییە بۆ ئازادی و دموکراسی و کاری بڵێن پێکوێ ژیانی خەڵکانی ئێران نییە خاطری ئەوە ئێمە وەک پەژاکشی لە ئاخرین داخوێنی خۆماندا لە خەڵکێکە خواستن کە ئەلبەتە ئێمە گوتن ئێمە بایکۆت دەکەن ئێمە وەک حزبێکی سیاسی ناخوازن بمنە قەیم و چی خەل بۆ خەل بلێن ئەو کارە بکە یان نەکە ئێمە وەک حزبێکی سیاسی شروعی خۆمان کردن ئەوەل یەک سێری پێشنیارمان بوو ئەگە گۆرانکاری بکرێ ئەگە فلان کێ وەلی دیمان ئەو کارەیان نەکرد ئەو زەمان ئێمە گوتن ئێمە وەک پەژاک تەحریم دەکەن و بە خەڵک ناڵێن برۆن ڕێی بدەن هیویدارن خەڵکێکە ئەو تشتانە بەن چاو بگرن و بزانن کۆماری ئیسلامی زۆرتر یەک شانۆ چی دەکە چون لە کۆماری ئیسلامیدا ئەوە سەر و کۆمار نییە بریار دەدا لە کۆماری ئیسلامیداوە مەجلس نییە بریار دەدا لە کۆماری ئیسلامیدا فکرێکی تایبەت شێوازێکی تایبەت هەوە یەک نەفەر هەیە خۆی بەنوانی شوانی ئەو گەلە دەزانە 82 میلیۆن ئێرانی وەک پاس دەزانە وەک ماڵ و مەڕە دەزانە و پێیان عەقلی سیاسی شعوری سیاسی خەل نییە ئەو یەک نەفەرە بریار دەدا و لە ژێری دەستی ئەو یەک نەفەرەژی سیستمهای چی وەک شورای نگهبان و نازانم شورای فلان سپاه و اطلاعات و ئەو دەستگاهانە لە ئێران ڕەحبەری دەکەن ئێمە دەبینە زۆر جەم ئەسا و سەر و کۆمەرانێکی هاتنە حتا ئەگەر بە قسەژی خواستم من کار بکەن هیچی بۆیان نەکراوە چون سیستمی ئێران ئەو ئیجازە پێیان نادە بەڕێز سوڵتانی پارتی ژیانی ئازادی کوردستان کۆدار کەژار و کەجەرا بەشداریکردن یان نەکردنی گەلی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی تری ئێرانی گەڕاندەوە بۆ ئینسیاتیڤی خۆیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی شۆراکان هەڵبەت بەڵام هەر وەک بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا تۆ تەنانەت ڕۆژی ڕابردووش چەند کاندیدێک لە شوێنە جیاجیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان با بڵێن سەلاحیەتیان لەلایەن شۆرای نیگەهبانەوە ڕەت کرایەوە ئایا لەو بارودۆخەیە دەتوانین بینەری وەدی هاتنی شۆڕایەکی دیموکراتیک بین لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە؟ ئەلبەتە کۆماری ئیسلامی تا جیگایی کە دەستی بڕوە تا جیگای ئیمکانی هەبە تا جیگایی کە هەبە مهرێهای خۆی لە هەموو جیگا بەکار دەبێت حتا ئەگەر بۆی بکرێت لە دێ لە شەهری ئەو کارە دەکە لە شەهرەکان حتا بەشێکی زۆر ئەو کارە دەتوانێت دووبارە ئینسانێت ممکنە لە دێهات کۆماری ئیسلامی ناتوانە یا خەڵکی دێهات ئەوە نەچوو بە ناو سیستمی ئیدئۆلۆژی و سیستمی نازم چی کۆماری ئیسلامی ممکنە ئینسانهای پاک و ئینسانهایی کە بەڕاستی دەخوازن بۆ خەڵکی خۆیان کارکەنجی بین ولی لە شورای شەهر و فلان کۆماری ئیسلامی ئێمە دەبینن حتا لەورە دەست تێوەردان دەکە بە شێوازی جۆرە جۆر ئەو کەسانێکی مەحبوبی خەڵکن ناهێڵن ببنە بێنە پێش ئەوەیە حقیقەتی وایە ئێمە هێوایەکی زۆرمان بە سیستمی هەڵبژاردننی ئێران نەمایە چون ئەو هەڵبژاردنە ڕژیم دەستگاههای اطلاعاتی سپاهی پاسداران بەسیج بە هەموو شێواز دەخالەت دەکە حتا مەسە ئاخرین لەحزەجی دەخالەت دەکە حتا ئەوانەی کە خۆیان پێخۆشە ئەگەر بزانن ڕەئی ناینە خۆیان ئەو سندوقانە پر دەکەن یعنی بەو فقط ئێران دەخوازە بەو هەڵبژاردنە بلێ لە ئێران سیستمی هەڵبژاردن هەیە سیستمەکە دموکراتیکە ئەو تشتانە یعنی ئێران زۆرتر هەدەفی دەرەوە هەیە تا داخل ئێمە زۆرجە دەبینن حتا خامنەی هەر ڕۆژ دەڵێ دەڵێ حتا کۆمونیست و دوژمنی ئێمەژی بابەشدار بن یعنی چی دەخوازە بلێ ڕایەکی زۆر لە سندوق هەیە خەڵکی من بەشدارە خەڵک ئەو سیستەمە قبولە ئەوەیە ئەگەر خەڵک بەشدار نەبە خەڵک ڕێی خۆی نەدە لە حقیقەت جوابی سیستمدایە یعنی بە سیستم داڵێ نە. بەڵێ سپاس بۆ یوسف سوڵتانی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پەژاک لە ئەوروپا بۆ بەشداریکردن لە ئاکتوێلی ئەمڕۆی فریدۆم تیڤیدا. سپاس بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی ئێوە.
سپاس بۆی باش. بەڵێ بینەرانی هێژا لە کاتێکدا ئەمڕۆ لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبژاردن بەڕێوە دەچێت کاندیدە کوردەکانی ئەنجومەنی شار و گوندەکان لە ژێر گوشاری ئەمنی لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکشێنەوە. بە گوێرەی دووە زانیاریەکان سەبارەت بە ڕەتکردنەوەی پاڵەوراوە کوردەکانی پارێزگای سنە بۆ ئەنجومەنی شار و گوندەکان دوێنێ دوو کاندیدی دیکە لەو پارێزگایە لەلایەن لیژنەی هەڵبژاردنەکانەوە ڕەتکرانەوە. سێ ڕۆژ لەمەوبەریش لە ئورمیە 5 کاندیدی کورد لە ژێر فشاری ئەمنیدا کشانەوەی خۆیان لە ڕکابەریەکانی شۆرای شار و گوندەکان ڕاگەیاند. پێشتریش ڕاگەێنرا کە لە کۆی نزیکەی 30 کاندیدی یارسانەکان بۆ ئەنجومەنی هەشت گردی پارێزگای ئەلبۆرزە هەژدە پاڵێوراو ڕەتکرانەوە و لە ڕۆژانی ڕابردوودا دوو ئەندامی بنکەی بانگەشەی پاڵێوراوێکی کورد لە ئەنجومەنی شار و گوندەکانی ئورمیە بە هۆکاری باسکردن لە پرسیینەتەوەی دەست بەسەر و ئەشکەنجە کراون. ئەو ڕەتکردنەوانە لە کاتێکدایەکە ئەمڕۆ هەڵبژاردننی شۆرای شار و گوندەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هاوکات لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک کۆماری بەڕێوە دەچێت. بەڵێ بینەرانی هێژا ئێستاش دەچینە لای میوانمان لە ستۆدیۆ بەڕێزە هیوا خەتیب. بەڕێز هیوا بەخێرە. زۆر سپاس سیوا. بەڕێز هیوا ئەمەوێتەوە پرسیارەتان ناڕاستە بکەم لە کاتێکدا کۆماری ئیسلامی دیار بوو بانگ کاندیدەکانیان لە پرۆپاگەندەکانی هەڵبژاردنە هیچ پلان و بەنامەیەکیان بۆ هونەر و هونەرمەندان نەبوو. ڕژێمێک دەسەڵاتێک کە هیچ پلانێکی بۆ چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگان نەبێت چۆن دەتوانێت بۆ ماوەی چەند ساڵ و چەندین ساڵ دەسەڵاتی خۆی بەسەر خەڵکا بسەپێنێت و ئیدارەی وڵات بکات. من سڵاو ڕێزمە لە خزمەتی و بینەرانی خۆشەویستانە سیروان ئەگەر ئاوەڕێ بینەوە لەسەر ئەو هەڵبژاردنانەی بەرێکە هەڵبژاردن بووە ئەو زەختانێکی لە زمانی ڕەفسەنجانیا بوو دوای بەهاتنی خاتەمی هاتن جەوەکان ئارام کردو ینی مە سیاسەتی جمهوری ئیسلامی ئێرانە ینی ئەوانەی کە لە ناو ئەو سیاست لە ناو ئەو سیستمان هەڵبەت هەرهین ناو هەستەی ئەو سیستمن ینی تۆ شتێکی جیاواز لەو سیستمە نابینی. خاتەمی ئەو کاتانێک کە لە زمانی خاتەمیا بوو بە قەولی خۆیان وەختێک کە ئیسلاحات بوو ینی زۆر شت نەرمتر بوو لەو جەوە حاکمیت و جەوە خراپەی کە لە زمانی ڕەفسەنجانیا بوو کە تۆندڕەو بوون هاتن ئارامیان کردووە زانیان خەڵکی تر ناتوانەوە شەرایطە تەحمڵکەن وەلێ ئەوەی جەنایەتیش بوو لە زمانی خاتەمیا کردە ینی قەتڵای زەنجیرەیی وەکو کوی دانشگا وەکو ئەو شتانەی کە ئێمە زۆر ئەبینین کە ئەو شتانە هەمووی لەو زمانە اتفاق کرد لە زمانی خاتەمیا. ئێستەیش دقیقەن ئەو شتەرایەتە دووبارایەوە بەداخەوە خەڵکی ئێران ینی بە ئام کۆمەلگای ئێمە لە ئێران کۆمەلگای ئێمە کە ناتوانین بزان کۆمەلگای بەتەواوی ئێران زۆر زووشت لەبیر ئەکەن ینی شتیان لەبیر نامێنێ و نەبوونی تەنەوەع لە زندگیە ئەوێتە هۆکاریەوەی کە ئەو گەنجانە زۆرتر بڕۆنە ناو خیابانەکان چون تەنەوەعێکیان نییە بەڕاستی لە زندگیانە ئەبینن لەو فاصلەی زمانیا کە انتخاباتە زۆر هەموو شتێ ئازادە ژن ئەگەر بەڕ بێڕووسەریش بێتە دەرۆ هەتا کەس کاری نییە هیچ شتێ لە جێگەی خۆیان نەوێ هیچ کەس کاری نییە چون تا ئەو تایمی انتخاباتە تەواوێ ئەو جۆرێک لە ناو سوسیال میدیا مەیبینین خەڵک دێنە خیابان هەڵەپەڕن ئەقیژێنن هیچ کەسیش کاریان پیان نییە ینی کڵاو ئەنێنە سەر خەڵک ئەو نەرمشە نیشان ئان کە خەڵک هەر جۆرە پێیان خۆشە ئەتوانن هەر جۆرە پێیان خۆشە بێن ناو خیابان و ئازادن و دموکراسی هەیە لە وڵاتێکە کە دەوڵەت نەتەوەیە بێ پێم وانییە دموکراسیە بێت چون قسەی ئەوەڵ و ئاخر ئەوانەیەکەن ئێمە بینە سەرباری هونەر ینی بورە بەلەوە بڕێنە سەرباری هونەر ئێمە لە منازرەکان ئەگەر چاو لێ بکەین لەو منازرانە هەموو شتێک ڕۆحانی کە ئێستا خەڵک زۆرتر ئەچنەژن بەتای بە جەماعەتی هونەرمەند دێژن ئەگەر ڕۆحانی نەبێ هونەر ناچێت کۆنسرت ناچێت لەسەر سەحنا هونەرمەند نازانم فڵانە بێ بەڵام ئەو جۆرەکە ئێمە لە منازرەکانە خەڵک گوێبیستی منازرەکانین بەڕاستی فقط خەڵک ئەو ڕەنگە بەنەوشەی کە ئێستا بە کلاسێک ێزان ناو خەڵکە و بێنە ناو خیابان و قیژێن و بن بە دوو دەسەوە و ئەحساسەکەن کە زدی ئەو سیستمن بەڵام زدی ئەو سیستمە نین ئەوان بە جۆرێکی تر ئاوکاری ئەو سیستماکەن دین ئەگەر لە منازرەکان چاومان لێ کرد بێ ڕۆحانی بە قاڵیبافیەوت و بە ڕئیسی و بە زۆر کەسی تریە ئەوانەی کە دانیشتبوونیوت هەموو شتێکیوت ئێوە نەتان هێشت شەجەریان بخوێنێ ئێوە نەبوون شەجەریانتان لە گۆشەی ماڵادانە ئێوە نەبوون کۆنسرتەکانتان لەغوە کرد ئێوە نەبوون دەنگیژتان حرام کرد ئەی تۆ چکارەی ئەی 4 ساڵ تۆ لەو جێگا چکارە بووی
ئەگەر تەواوی ئەم شتانە ئەوانەی کەن تۆچی ئەگەر تۆ دی خیانەتایەکی کە لە زمانی هینی ڕئیس جمهوری تۆ کریاوە قاڵیباف زۆر کاریگرێت تۆ چۆن ئەی بەخشی خەڵک ئەوانە ینی گوێبیستی ئەو شتان نابن بەڕاستی خەڵک زۆر سەتحی چاو لە شتەکانەکەن بەعام هەرو جۆرێکە لە دەستپێکەوە وتم خەڵکی ئێمە خەڵکێکی زۆش لەبیر ئەکەن ئێمە بینە سەر باسی هونەرمەندانی گەورەی ئێرانی زۆربیان لە ئینستاگرامە لە فەیسبووکە لە زۆر شتی ترە ئەنووسن تا 1400 ڕۆحانی باش تا 1400 ڕۆحانی تا 1400 دەنگی شەجەریان قەدەغا تا 1400 دەنگی ژن قەدەغا تا 1400 کۆنسێر لەغب هەرو سالاری ئەقیلیەی کە ئەچێ تەبلیغاتەکە بۆ ئاغای ڕۆحانی لە ئەنووسن ڕێکۆردی 7,000 نەفەری کۆنسرت لە ئێران شکاوە سالاری ئەقیلی لە مەشەد لەناو ئیستادیۆمێکە 7,000 نەفەر خەڵکی تیا بۆ گۆرانی خوێندا هەر ئەوە لە تاران لە بورجی میلاد ژنەکەیان هاوردە خوارە لەسەر سەحنەوتیان تۆ حەق نییە ساز لەبێ یعنی دەفی لێدا حریری شریعت پەنا هاوردیانە خوارەوە هەر ئەو سالاری ئەقیلێنیان هێژنەکەی بچێتە سەر سەحنە دەیخۆ زمانی ئیسلاحاتیش بوو دەیخۆ زمانی خاتەمیش بوو شتێ نییە تۆ بێژی تازە بێ ئەو شتە دەنگی شەجەریانیان کە معروفترین و بەناوبانگترین گۆرانی بێژی موزیسیەنی ئێرانە خۆ لە خۆشیانە تەحریمیان کرد هاتن تەحریمیان کرد ئەوانە ینی سیستمێکە کە زدی هونەرە لە هیچ شرایەتێکە ئێمە نەماندیوە بۆ لە ئەوڵی ئینقلاب تا ئیسا لەم 30 و چەند ساڵا کە ئەمانە لەسەرکارن نەوازەندەیە لەسەر شانۆ نیشان دراوە نا نەوازەندە نیشان نادریە ینی وەکو شتێکی حرام نیشانەکری ینی ئێستەی هێشتا لەگەڵ مەقولەی موزیکە لەگەڵ مەقولەی هونەرە ئەمانە کنار نەهاتوون ینی ئەمە شتایەکە کە ئێمە لەناو تەواوی سیستمەکانە ئەیبینین چ لە زمانی خاتەمیە چ لە زمانی ڕەفسەنجانیە چ زمانی ڕۆحانیەکەیشی دیمان و زۆر شتی تر کە ئەبینین ینی ئەمە هەمووی سناریۆیەکە بۆ ئەوەی خەڵک بێن ڕێیبن ینی ئەم جوێنانەی کە ئەمانە و دەستی ڕووکردن ئەمە سیستم هەر ئەو سیستمەیە سیستمی خیانەتە سیستمی ماڵ خواردنە سیستمی درۆیە سیستمی هەزاران میلیارد پوڵ دزینە ئەم سیستم هەر ئەو سیستمەیە ئێستا چ ڕۆحانی بێ چ ڕئیسی بێ ئەمانە دێن لە ڕوبەڕووە بەیەکۆ دژایەتی یەکەن دەست یەک ڕۆکەن بەڵام لە ژێرۆ هەر یەکن یەک هەستن ینی هەر کامیان بێت هەر کامی لەم دوو پاڵێورانە بێن ئەمانزانەمانێک بێن خۆیان کاندیدکەن و هەر کامیان بن بە ڕێز جمهوری ئێران هیچ فەرقی ناکات ینی ئەمان دووبارە دێن پیرۆزبایی بە یەکێژن و هەرو سیستمە بەڵام ئەم سیستمە ئەو جۆرەی کە بە بۆچوونی من ینی ئەو جۆرەی کە خامنەیە ژێ خەڵک شلۆخی نەکەن خیابانەکان و ئەگەر دوای انتخابات شتێ بوو شتێ احتماڵاً هەیە بوێ ینی ناتوانین هەروە بێ خەیاڵ بین ئەو شتانی کە ئەوان نێژنەوە ئەمنیەتیکردن و میلیتاریزەکردنی ڕۆژهەڵاتی کوردستانیان میلیتاریزەکردنی ئێران بە تایبەت شاری تاران بێدەلیل نییە ینی سریە پلانیان هەیە جمهوری ئیسلامی ئێران شتێن ینی ئاوا ڕاحەت لەگەڵ شتەکانە کنار نایە بە تایبەت لەگەڵ موسیقیە بە تایبەت لەگەڵ زۆر شتی ترە ئێمە دەنگی ژن ئێمە ژنمان هەیە گۆرانی بێژی ژنمان هەیە کە ئێستا تەحریم کراوە مەمنوع خروج کراوە حەقی نییە لە ئێران بێتە دەرەوە هەر ئەوان نووسەتی تا 1400 ڕۆحانی یعنی بچی لەگەڵەوە قسەکە بێژی باوە تۆ بۆ لایکی ئینستاگرام 1400 ڕۆحانی لە یا واقعان لەسەرەوە فکری ئایا لە زمانی ڕۆحانیە تۆ مەمنوع تەسویر نەبووی ئایا لە زمانی ڕۆحانیە تۆ لەسەر سەحنە لە هەواپەیما نهاتیتە خواردنیانێش بڕۆیت نەوازندەکانیان نارد بۆ مەراکش گۆرانی بێژەکان هاوردە خوارەوە نازانم نەوازنەرم بۆ چوون بۆوێ یعنی ئەمە شتایەکە لەوێ هەیە لە ئێرانە هەیە یا گۆرانی بێژێکی ژێرزەمینی هەیە بەناو ئەمیر تەتەلو یعنی لۆمپەنێکی بە تەمام مەعنا لە ئێرانەیە تەواوی بە تەواو جۆرێک بێژی ئەمانەی ئەم کوڕیان خستە زیندان هاوردیان ئێنەرژی هەستەیی گۆرانێکیان پێخوێن خستیانە زیندان لە زیندانەوە گوێنیەدا ئەم کوڕە هەرم ئەمیر تەتەلووە بە چۆن قازیەکان ڕێیواندا بۆ من چۆن فڵامون چۆن فڵامون ئیمڕۆ ئێمە دوێکە دیمانە ڕئیسی ئەمەی بردە لەگەڵای مساحەبەی کردە یعنی هەر ئەو لۆمپەنەی کە لە ناو تەواوی بەرنامە ئینستاگرامەکە یا خەریکی ئەو شتەی وا جمهوری ئیسلامی ئێران پێی ناخۆشە ئەمریکا وەلی هەر هاویان هاوردە لەگەڵ یادانشن بەحسەکەن باشە هیوا لێرە ئەو بەشەی لە هونەرمەندان سەرجەم هونەرمەندانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ناگرێتەوە لام ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیش هونەرمەندایەکی ئازاد هەن کە جیاواز لەوانی تر بیرەکەنەوە لێرە ڕۆڵی ئەوان چۆن ئەتوانێت چی بێت وە چۆن ئەتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن لە ڕوونکردنەوەی بارودۆخەکە و هەروەها بە جۆرێک ئەتوانین بڵین ئاراستەکردن و ڕێخستنی خەڵک بە بۆچوونی من هەر کەس لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە تایبەتەوانەی کە حەزم ینی بایکۆتی انتخاباتی ئێرانیان کردووە
بەجێ ئەوە دانیشن دژایەتی و ناڕەحەت بن لەو شتێک کە کەسێکی مقابل دێ ڕێیا بە جمهوری ئیسلامی ئێران دانیشن ینی لەگەڵیان قسە بکەن دانیشن بۆیان شی بکەنەوە کە ئەو شتانەی کە هەیە ئەوە نییە کە ئێوە لە زاهرا ئەیبینن ئەو گەنجانەی کە ئێستا بە شوێن هەیەجانێک ئێستا لە خیابانەکانە هەیە ئەو جوانە بیر لە هیچ شتێ ناکاتەوە ینی واقعەتێکە من خۆم وەکو کەس وەک گشتمان هەمومان ئەو شتمان تەجروبە کردا لە زمانی خاتەمیات تەجروبەمان کرد لە زمانی موسەویات تەجروبەمان کرد ینی ئەم شتانەمان ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بووینیتر هیچ کەس لە شرایطێکا کە بیری لە زۆر شت ناکردو ینی جەوێکی حاکم هەیە کە لەو جەوە خەفەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێرانە هەیە بە تایبەت ئەبینین یەک هەفتە پێتەچون تۆ ئازادی لەو یەک هەفتە تۆ ئەگەی بە شوێن نقطەیەکا کە نزیکە بە تۆ نزیک ئەو نقطە نزیکیش کە نظام دروستی کردە ئیسلاحاتە یا ڕۆحانیە یەک تۆز دوورە لەو هینەی کە ڕئیسی بێت چۆن ڕئیسی هەر ئەو خەفەقانەیە کە بەل لە ئینتخابات هەیە وەلێ ڕۆحانی ئەو ئازادیەیە کە پیان وایە لە کاتی انتخاباتە هەیە لە دوایشە هەیە ئەو خەڵکە دێن ئەو جوانانە دێن ئەچن بۆ لای ڕۆحانی یعنی ئەمە هەمووی سناریۆیەکە کە جمهوری ئیسلامی ئێران ساڵ بە ساڵ خەریکە دایانێ فقط ڕەنگەکانە گۆڕێ یعنی ئێژن کڵاوەکە نەسەر خەڵک ێژە تەرەفیان ڕەنگ کرد لە ڕۆژهەڵات لە ئێران شتە هەیە بەڕاستی وایە ڕاستە ڕۆژە ڕەنگی سەوزیان نەکەن ڕۆژە ڕەنگی بەنەوشیان نەکەن هیچ شەکێکە نەبێت ساڵ 4 ساڵی تر ڕەنگی سوور و ئاوی و هەموو شتێ ڕەنگەکانی تری شێرن خەڵکی ئێمە ینی بیر لە شتەکان ناکەنەوە بیر لە ئەوەی کە ینی بابە ئەگەر منازرەیە بڵاوە بێتەوە تۆ دامەنیشە بێژە بزانم کێ محکوم کرد دانیشە بزانن چیەژێ تۆ وەختێک کە زای ڕئیس جمهورەکەت لە 4 ساڵە هیچ کارە بووە دی خۆتی بۆ کوژی لە خیابانە و شەڕەکەی لەگەڵ ئەمە و شەڕەکەی لەگەڵەوە چی مەسەن چ فەرقێکەکە کەسێکە حتا دەسەڵاتی بەسەر تحریمی هونەرمەندێکان نییە وەکو ڕئیس جمهوری مەملەکەتێ تۆ گە ڕئیس جمهوری مەملەکەتێکی چۆن دەسەڵاتە نییە ڕەبەنایەکە قورئانی خۆیان ینی قورئانەیەتر خۆ شتێکە ئەمان پیان خۆشەیتر خۆ گۆرانی نییە بێژینە ڕەبەناکان تحریم کردە ڕەبەنای شەجەریانیان تحریم کردە چەند ساڵە ئەو ناتوانێت بخوێنێ وەلێ دانێکی وەک ئەمیر تەتەلو مەسەلەن دێ ئەچێ وەکو بازیچێ وەکو مۆهرەیە دێن ئیسفادەی لێەکەن و کارەکانی خوانی پێڕێخن ینی ئەمە سناریۆیەکی بەڕاستی زۆر قویە ینی شتێکی وا بەنامەڕێزی شدەیە چۆن خەڵکی خۆیان ناسێ ئەزانێ هەچێ ساڵ جۆی دااتەوە 4 ساڵ بەلەم بەڵام ئێستا گەنجەکانی ئێمە بەڕاستی هونەرمەندانە بێت خاوەن هەڵوێست بن ینی هەڵوێستێکە نەترسن وەکو چۆن ترس ینی نازانم ئەو جۆرەی کە من بێژم نەترسن درستە فشارێکی زۆر هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان زیندان هەیە زەختەیە بەڵام ئەبێت لە جێگەیەک و قەدەم هەڵگیریە ئەبێت لە جێگەیەک و ئەم تابوهینە شتە خراپە پشکێت ینی هونەرمەندان بەڕاستی ئەرکێکی زۆر گەورەیان هەیە باس لە ئەرکەکان کرد وەک هونەرمەندێکی تەبعید کراوە کە با بڵێن بە زۆرە ملی نێردراوی بۆ شوێنێکی تر وەکو گەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستانیش پەیامت چییە بۆ سبەی دوا ڕۆژی هەڵبژاردن هەم بۆ چینی هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان و هەم وەکو گەنجانێ وەکو خۆت من وەکو خۆم بە هیچ عنوانی ئەو سناریۆ قبول ناکەم لە هیچ شرایطێکە ینی نەڕێگرتنەکەیان قبولەکەم چون ئەو شتم تەجروبە کردە ئەزانم نە دموکراسی نە هیچ شتێ لە ئێرانە بەو سیستمە نابێت ینی هەمووی انتخاباتێکی فۆرمالیتەیە هیچ شەکێک نەبێت سیروان ئەگەر انتخابات تەسیرێکی وایە خەڵک نەیانەتوانی بچن ڕێبن پس هیچ تەسیرێکی نییە ئەو خەڵکە بازیچەیەکن لەوە ئەو جۆرەکە ئیشمێرن وەکو ئەو زمانی کە ئەحمەدی نژاد هاتووتیان میلیۆن ها ڕێی هاوردکوا کونتۆڕی خست کێ چاوی لێک هیچ کە چاوی لێ نەکرد هاتن بە خەڵکیان نیشاندا نا ینی شتێکە لە مێشکی خۆیانایە دێن پیادەیەکەن ینی من وەکو گەنجێک ینی پەیام هەیە بۆ ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی کە لە ئێرانن بە هەموو ئەو کەسانێک کە لە ئێرانان چ عەرەب بێ چ بەلوچ بێ چ ئازەری بێ چ کورد بێ ینی هەڵسوکەوت لەگەڵ ئەو نظامە ینی بایکۆتکردن من بە وەکو خۆم هیچ هینێکم نییە بۆ ئەو هەڵبژاردنە ینی بەڕەسمیەتی ناناسم بەڕاستی چون لە زمانی ڕۆحانی ئەمە ئەو شتانم تەجروبە کردا ینی ئەی بینم پس ئەگەر ڕۆحانی بێتەوە شتان تەجروباکەم هیچ تەغیرێ ناکات لەو شتانە ئەگە شتێکی تازە نییە بێژی ڕئیسی بێجی چی بێت تۆ 4 ساڵ خەریکی تەجروبەیەکەی 4 ساڵ لە هەمووی ئەو شتانەی کە لە بواری هونەرە تەجروبەت کرد لە شتێکی تازەتر نبینی خراپتر نەبێ خاستر نابێ وەکو گەنجانێ وەکو خۆم پام هەیە بۆ گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەر کارێکە کەن فقط بیرکەنەوە ینی
متالعکەن شتەکان ببیستن خەبەرەکان گوێچکە بن پێگیری ئەو شتانە بن کە لە دەوروبەریان ناگوزارێت بێتەفاوت نەبن یعنی بێتەفاوەتی ئەبێتە هۆکاریەوەی کە ئەم پلانانەی کە ساڵ بە ساڵ خەریکە پیاداوێت دووبارە پیاداوێتەوە. درستە. سپاس بۆ هیوا خەتیب هونەرمەند بۆ بەشداریکردن لە ئەکتوێلی ئەمڕۆی فریدۆم تیڤیا و هاتنت بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنەکەمان. سپاس بۆ جەنابیش. بینەرانی هێژا فواد بێریتان هاوسەرۆکی کۆمەڵگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار لە سێهەمین ساڵوەگەڕی کۆداردا و توێژێکی لەگەڵ کاناڵەکەمان فریدۆم تیڤی ئەنجامدا و تیایدا پرژایە سەر سیاسەتەکانی کۆدار و بابەتی هەڵبژاردن. بۆ چارەسەری پرسەکانی هەبوو. هاوسەرۆکی کۆدار لە وتوێژەکەی لەگەڵ فریدۆم تیڤی سەرەتا پیرۆزبایی سێهەمین ساڵوەگەڕی دامەزراندنی کۆمەڵگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆداری لەگەلی کورد و گەلانی تری ئێران کرد و ڕایگەیاند دەوڵەت و نەتەوەی ئێران چیتر ناتوانێت بە یەک پارت و یەک ئاڵاو یەک باوەڕی درێژە بە ژیانی خۆی بدات و هەموو گەلانی ئێران ناچار بە قبولکردنی بکات. بەڵکو پێویستی بە سیستمێکی هەمەلایەنە و فرەڕەهەندی هەیە کە بتوانێت سەرجەم چینە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و کللتوریەکان لەخۆ بگرێت. فواد بێریتان سەبارەت بە دیبەیتی پاڵێوراوەکانی پۆستی سەرۆک کۆماری لە ئێران وتی دیارە لە هیچ قۆناغێکدا کار بەدەستان و پاڵێوراوەکانی سەرۆک کۆماری لە ئێران تا ئەو ئاستە بێنەخشە و پلان نەبوون. ئەوان تەنها تۆمەتی پێشێلکردنی مافی مرۆڤ دەست بەسەری هەڕەمەکی گەندەڵی ئابووری و چەندەها شتی هاوشێوەی دیکەیان دەخستە پاڵ یەکتری کە سەرجەمیان ڕاست بوون. ئێستا چۆنە دەوڵەتێک واتە سەر لە گۆماوی گەندەڵی پێشێلکردنی مافی مرۆڤ و گەندەڵی ئابووری چەقیوە بە بێشەرمیەوە دێت و باس لە بەدیهێنانی مافی گەلان دەکات. ڕۆحانی چۆن باس لە خوێندن بە زمانی کوردی دەکات کە ئەم نەتەوەیە بە هەزاران ساڵە زمانی خۆی بە لەخۆبردووی و گیانبازی پاراستووە. ئێمە پێی دەڵێن ڕۆژ باش هەستە لە خەو بەم جۆرە داواکاریە ڕەواکانی گەلان بۆ ئاستی خوێندن بە زمانی کوردی دامە بەزێنە. لە وەڵامی ئەوەی لە کاتێکدا پارت و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبژاردنیان بایکۆت کرد ئەو مافەتان بە خەڵکدا کە خۆیان بەشداری لە هەڵبژاردننی شار و گوندەکان هەڵسەنگێنن. هاوسەرۆکی کۆدار وتی ئەو هەڵسەنگاندن و لێکدانەوەیەی ئێمە ئەنجامی تێڕوانینێکی قۆڵ لە مێژووی ونبووی خۆمان بەدەستی هێزەداگیرکەرەکان بووە کە ئێستا بەم شێوەیە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کردوتە ئامانجی هێرشە دڕندانەکانی خۆیان. ئێمە بەباشی لە مێژوو تێدەگەین و ئەزمموی لێوەردەگرین. ئەگەر هێزێکی سیاسی مێژووی خەباتی گەلان و هۆکارەکانی شکست و سەرکەوتنەکانی شینەکاتەوە ئەوە بینەری عێراق و سووریا و ئەفغانستانێکی دیکە دەبێت. ئێمە ویستمان لە پرۆژە استراتیژیەکانمان ئەو مەترسیانە بەبیری دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێنینەوە کەمانەوە لەم دۆخەی ئێستا نە بە قازانجی دەسەڵاتە و نەگەلانی ناڕازی چیتر بەرگە دەگرن. جمهوری ئیسلامی هەر لەسەری دانیشت ئەو دەمی یەک دەست نەبوو لایەنی چەپی دموکراتیک تێدا بوو کوردی تێدا بوو نەتۆپەرستی تێدا بوو ئیسلامی تێدا بوو مجاهدین تێدا بوو ئەو دەمی یەک دەست نەبوو ئەو ڕۆژ یەک دەستنە. بەڵێ لە بەرەبەری هەڵبژاردنەکان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان جوانانی ئاپۆیی لە شاری سنە پشتیوانی لە نەخشەڕیەکەی کۆدار دەکەن. بە پێی زانیاریەکان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانەوە جوانانی ئاپۆیی شاری سنە لە میانێ ڕاگەاندراوێکدا وێڕای پشتیوانی لە نەخشەڕیەکەی کۆدار خوازیاری بایکۆتکردنی هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە سەرجەمە ڕۆژهەڵاتی کوردستان بوون. جوانانی ئاپۆیی سنە لە وەڵامی بانگەوازەکەی کۆدار پەژاک کەژار و کەجەرە بە بڵاوکردنەوەی وێنەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان پشتیوانی خۆیان بۆ بانگەوازەکە ڕاگەیاند. جێ ئاماژە پێدانە کۆدار پەژاک کەژار و کەجەرە ڕۆژی 22 گوڵان لە ڕاگەاندراوێکی هاوبەشدا هەڵبژاردن لە ئێران بەناو دیموکراتیک هەڵبژاردنەکانی ئێران کە بەناو دیموکراتیکە با بڵێین بە تەواوەتی بەشداریکردنیان لە ڕەت کردەوە.
بەڵێ بینەرانی هێژە ئێستاش سەرنجتان بۆ هەواڵێک ڕادەکێشم کە لەسەر ماڵپەڕی هاوار نیوز بڵاوکراوەتەوە تێدا هاتووەکە چەتەکانی دەوڵەتی تورکیا هێرشیان کردووەتە سەر گوندی ئیسکە لە ناوچەی سرەکانی هەروەها شەڕوانانی یەپەکە دژی ئەو هێرشە وەڵامیان هەبووەتەوە لە کاتژمێر 3 نیوەشەوە بەرپەچی هێرشەکان داوەتەوە و تا ئێستاش شەڕەکە بەردەوامە و ئەنجامەکانی ئەو شەڕە و زیانە گیانیەکانی تا ئێستا ڕوون نەبووەتەوە. و ئەمەوێت دوایین بابەتی گەرمی کوردستانتان پێڕا بگەینم کە بەداخەوە نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و پێشمەرگەی دێرینی کوردستان کۆچی دوایی کردووە بە پێوە واڵێکە لەسەر ماڵپەڕی ڕۆژنیوز بڵاوکراوەتەوە. سەر لە بەیانی ئەمڕۆ نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کۆچی دوایی کرد بە گوێرەی ئەو هەواڵانەی کە لە میدیاکانی ڕسمی گۆڕانەوە بڵاوکراونەتەوە. سەر لە بەیانی ئەمڕۆ نەوشیروان مستەفا کۆچی دوایی کردووە. ئێستاش لەم بەشەی ئەکتوێلەکەماندا بۆ شرۆڤەی زیاتری هەڵبژاردنەکانی ئێران دەچینە لای بێزاد عزەتی لە ڕێگەی تەلەفۆنەوە. بێزاد عزەتی ئەم کاتت باش؟ هەموو کاتێکتان باش وا بۆیەوە بۆ بێنەرانی بەڕێز. سپاس بەڕێز عزەتی، دوایین شرۆڤەی ئێوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆمار لە ئێران لە کاتێکدا کە کاندیدە کوردەکان یەک لە دوای یەک با بڵێن سەلاحیەتان ڕەت دەکرێتەوە چییە؟ ئێمە ئەگەر تواشای کارنامەی کۆماری ئیسلامی بکەین، کۆماری ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵی شکلگرتنەوەی خۆی هەموو مخالفەکانی لە ناو خۆیشە هەتا لە ڕیاسە جمهوریەکانیشە ئەگەر نێتوانی گە بە شێوازی حەزبیان کرد بە شێوازی فیزیکی حەزبیان کردووە. ئەوەتە کە لە ئەسڵە ئێمە وەختێک بەحثی انتخاباتەکەین، انتخابات ئەوەسە کە مردم کاندیدای خۆیان معرفیەکەن و جاچن بۆ سنۆقی ڕایدان کە بە کاندیدەکانی خۆیان ڕایبان. بەڵام کۆماری ئیسلامی شۆرای نیگابانی دانیاگە بۆ ئەوەکە کاندیدەکان هەڵبژێرێ لە ناویانە کێ بۆ جمهوری ئیسلامی کارەکات، کێ بۆ کۆماری ئیسلامی کارەکات. لەو بەرە و بەیتی ڕەحبەریە نەخشی کێ تایبەتی هەیە لەو شوێنەدا. وەختێک ئاوا بێت لە ئەسڵا ئێمە توانین بێژین کە انتخاباتێک لە ئێرانە هەڵبژاردنێک نایتە ئاراوە ئەو چتە کە مردمیش فەری بخۆن و ئەچن و ڕایەیان بە انتخابەکانی شۆرای نگابان و بێتی ڕەحبەری لە ئەسڵا ڕایەیان. ئەوەسە کە مثلا فقط واقعیت ئەوەیە کە لە کوردەکان حەزب نەوگنەوانەوە کاندید بووبن، بەڵکە ئەتوانین بێژین لە ناو خودی ئێرانە حەد کەسێک شۆرای نگابان تاییدی کرد لە مەجموعە ئەڵان دوو کەس هاتوونەتە سەرەوە ڕئیسی و ڕۆحانی کە پێم وایە هەردووانیان خەمەتگوزاری ئەو نەزمەنە کە شۆرای نگابان و بەیتی ڕەحبەری گەرەکیانە بیوەنە بەرەوە. لەو ئەگەر ئاوا تواشای بکەین لە ئاسڵا ڕائیگیریەکان هەموو ئەوێتە شتێکی فۆرماڵیتە، ئەوێتە ئەوە کە ئێمە بزانین هامێ بەد و خرا و خراوتر بە خراوەکە ڕایبێن بێژین باشتر لە خراوترەکەیە. ئەنی ئەگەر ئاوا تواشای بکەین ئێمە بەحسەکە بە نەزەرم بە ئیمڕۆ ختم ناوێ، ئەمە شێ تواشایکە لێ بکەین کە چۆن ئەتوانین بەرگیری کەین لە وەزعیەتە، چۆن کۆمەلگا ئەتوانێت بەرگیری کرد لە وەزعیەتە کە بتوانێت کاندیدەکانی خۆی معرفی بکات و ئەگەریش ڕایعات بە کاندیداکانی خۆی ڕایبات نە بە کاندیداکانی بەیتی ڕەحبەری و شۆرای نگابان.
ڕێز عزەتی ئالتەرناتیڤی گەل بۆ سبەی ڕۆژی دوای هەڵبژاردن بۆ ڕێخستنکردنی خۆیان ئەتوانێت چی بێت وە چۆن خەڵک ئەتوانن لەو بارودۆخە کە هیچ مافێکیان لەلایەن ڕژێمی ئێرانەوە بۆ دەست بە سەر ناکرێت چۆن دەتوانن خۆیان بە ڕێخستن بکەن؟ واقعیت ئەوەیە کە ئێمە ئەگەر قسە لە مەدەنیەت بکەین مەدەنیەت لەو کاتە لە ناو ئوروپا فەرزەن لە هەندەرانە شکڵی گرتووە کە ئینسانەکان بە خاتری مافی خۆیانیان بەڕێخستن کردووە یعنی مثلا لە ئوروپا ئەگەر ئێمە تواشا بکەین دوو حزبی سەرەکی لە ناو توا ئوروپا لە ساڵی 1620 بە وجودیان بە خاتری مافەکانیان لە مقابڵی نەزمی موجودن شێوەی تۆلیدی سەرمایەداری بوو ئێمە لە ناو کۆمەلگامان ئەگەر تواشا بکەین هیچتا وەزعیەتەکە ئاوان نەخۆڵقاوە کە گەل بێت بۆ ڕێخستنی خۆی تەلاشێکی شایستە بکات بۆ کە بتوانێت لە ناو ڕێخستنەکان نمایندەکان خۆی کاندید کات ئەنی ئێوە شارەتان پێ کرد پێم وایە کە کۆمەلگا ئەگەر ڕێکخراوگەر مختلفی خۆی نەتوانێت بە وجود بێرێ ئەگەر نەکە خۆی بە ڕێخستن نەکات ناتوانێت کاندیدی خۆی شێ بێت چون کاندیدەکان لە شارێکی 1 میلیۆنی و 2 میلیۆنی ئەمە ناتوانین بێژین ئەگەر کەسی خۆی کاندید کرد گەلەکە ئەو کەسە دەناسیە ئەگەر ئەو کەسە لە ناو کۆمەلگا وەکو ڕێخستن فعال نەبێت ڕێخستنی ژنانە ڕێخستنی گەنجانە ڕێخستنی مناڵەکان ئەلان خەریکن کارەکەن ئەو کەسانە کە بەرعەلەی کاری مناڵەکان کارەکەن ئەرز بە حوزورە سندیکاکانن ئەتەحادیەکانن یعنی دفاع لە محیطی زیستە کە هەموو ئەمانە ئەو ڕێخستنانە کە لە ناو کۆمەلگا شکلە گرێ سەقامە گرێ بۆ مافی سەرەتایی ئینسانەکان ئەوانە وەی نیشانەهات کە چه ئینسانگەلێ لەو بوارگەلێ فعالن وەختێک فعالبوون کۆمەلگایش ئینسانەکان دەناسێت و وەرخودی ئەو ڕێخستنانە ئەگەر بێتە ڕێخستنی کۆمەلگایی و بەخۆ ئەتوانێت بەرگیری کات لەوە کە شۆرای نگابان نەتوانێت ئەو کارانە بکات نەتوانێت دەخاڵەتێکی مستەقیم لە هەرچێشتە لە ژیانی ئینسانی ئەو کۆمەلگا بکات یعنی مەدەنیەت پێم وایە کرد لە ڕێکخراوەکانە لە ڕێخستنی ئینسانەکان خۆی نیشانات نە لە شوێنێکی ترا ئەگەر کۆمەلگا نەجوڵێت ئەگەر کۆمەلگا خۆی بۆ مافی خۆی حرەکەتێک نەکات بۆ ڕێخستنی خۆی تەلاش نەکات لە بوارگەلی مختلفە ئێمە ناتوانین بێژین کە ئاڵوگۆڕێک لەو شەرایەتە کە شۆرای نگابان و بەیتی ڕەحبەری و دەوڵەتی کۆماری ئیسلامی پێکی هێناوە ئەتوانین تاغیری لەو شتە بە وجوود بێرین. بەڵێ سپاس بۆ بێهزاد عزەتی بەرپرسی پلاتفۆرمی زاگرۆس لە ئەڵمان بۆ بەشداریکردن لە ئاکتوێلی ئەم بەیانیە فریدۆم تیڤیدا. سپاس بۆ ئێوەش. سپاس. بینەرانی هێژە پێش ئەوەی کۆتایی بە ئاکتوێلەکەمان بێنین ئەمەوێ ئەوەتان بۆ بیر بێنمەوە کە بەرە بەیانی ئەمڕۆ نەوشیروان مستەفا ئەمین ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و پێشمەرگەی دێرینی کوردستان کۆچی دوایی کردووە. بە یارمەتی هاوکارانم ئاکتوێلەکەی ئەم ڕۆژمان پێشکەشکردن لە کوێکان ڕەشاد و بەختەوەر بن.